سڵاتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم لە ماڵپەڕی ئەلمۆنیتەر بڵاوکراوەتەوە کوردەکان لە باکووری کوردستان مان لە خواردن دەگرن تاوەکو سوپای تورکیا ڕێگایان پێ بدات تەرمی کەسوکاریان وەربگرنەوە یاخود بیان نێژن. میدهات ئۆگۆد کە یەکێکە لە هاوڵاتیە کوردەکان بە ماڵپەڕەکەی وتووە دەبوو ئێستا پرسەمان دابنایە و خەڵکی سەردانی ئێمەیان بکردایە، بەڵام هێشتا تەرمی کوڕەکەمان پێنادەنەوە. ئەو پیاوە کوڕەکەی لە پێکدادانەکانی سوپای تورکیا و هێزە کوردیەکان کوژراوە کە لە هاوینی 2015ەوە پێکدانەکان دەستی پێکردووە. ئۆگۆد لەو بڕوایەدا کە تەرمی کوڕەکەی لە سەر یەکێک لە شەقامەکانی ناوچەی سووری ئامەدە لەیەکی کانونی دووەمەوە ئۆگۆد لەگەڵ 5 کوردی تر لە دەستەی مافی مرۆڤ لە ئامەد مانیان لە خواردن گرتووە. بە پێی زانیاریەکان ماڵپەڕەکە 55 تەرمی تر لە جزیرە و سلۆپی تاوەکو ئێستا نێژراون بەهۆی سەپاندنی قەدەغەکردنی هاتوچۆ لەو ناوچانەدا. لە ماڵپەڕی ئەندیپێندنت بڵاوکراوەتەوە ژمارەیەک لە سەربازانی پێشووی بریتانیا بە تۆمەتی کوشتنی زیاتر لە 50 هاوڵاتی مەدەنی لە جەنگی عێراق لە ساڵەکانی نێوان 2003 و 2009 درانە دادگا. ماڵپەڕی ئەندیپێندنتی بریتانی بڵاوی کردوتەوە گروپی لێکۆڵینەوە لە تۆمەتەکان بە هاوکاری دەستەی دادوەری سەربازی بەریتانیا 35 کەسیان بە تۆمەتی کوشتنی نائاسایی و 35 کەسی دیکەش بە تۆمەتی دەستدرێژی سێکسی و ئەشکەنجەدان داوەتە دادگا. هاوکار لە ماوەی پێشوودا لێکۆڵینەوە کراوە دەربارەی 20 کەس بە تۆمەتی کوشتن و 71 کەسی دیکەش بە تۆمەتی ئەشکەنجەدانی هاوڵاتیانی عێراقی. بەڕێوەبەری گرۆپی لێکۆڵینەوە لە تۆمەتەکان ڕایگەیاند سڵ ناکەنەوە لەوەی ئەو سەربازانەی دیکە ڕوبەڕووی دادگا بکەنەوە کە دەستیان لە تاوانەکانی جەنگدا هەبووە ئەگەر بەڵگەکانیان بەسەردا ساغ بێتەوە. ماڵپەڕەکە ئاشکرای کردووە سەربازە تۆمەتبارەکانی بەریتانیا لە ئێستادا لەژێر لێکۆڵینەوەی دادگای سزای نێودەوڵەتیدان کە لێکۆڵینەوە بۆ 1268 کەس دەکەن کە تۆمەتبارن بە تاوانەکانی جەنگ لە عێراق لە ماوەی ساڵەکانی ڕابردوو. هەروەها لێکۆڵینەوە لە کوژرانی 259 هاوڵاتی عێراقی دەکەن کە لە نێویاندا 47 کەسیان لە زیندانەکانی بەریتانیا بوون و مردوون. ماڵپەڕی ئەلعەرەبیە بڵاوی کردوتەوە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە گرتووەکان ڕۆژی دووشەمەی داهاتوو کۆبوونەوەیەکی تایبەت گرێدەدات بۆ گفتوگۆکردن لەبارەی دۆخی مەزایە و ئەلفەوعە و کەفریا کە چەند شارێکی گەمارۆدراوی سووریان. باڵێل کشیشیک وتەبێژی لیژنەی نێودەوڵەتی خاچی سوور لە سووریا ڕایگەیاند تاوەکو دوای ڕۆژی یەکشەمە ناتوانرێت پێداویستی و یارمەتیەکان بگەێنرێت بەو سێ شارە سووریا، ئەمەش بەهۆی ئەو گرفت و ئالۆزیانەی کە بۆ ڕێکخراوەکە دروست دەکرێن. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانی پێشکەشکردن بەختەوەر بن.